سەرەڕای بەڵێن و بڕیاری گەورە بەرهەمێنەرانی نەوت بۆ کەمکردنەوەی پشکەکانیان تا نزیکەی 10 ملیۆن بەرمیلی ڕۆژانە کەچی نرخی نەوت لە بازاڕە جیهانیەکاندا داڕوخانشی گەورەی بەخۆیەوە بینی. هەمووان لەبارەی هۆکارەکان و ئاکامەکانی داهاتووی بازاڕی نەوتەوە پرسیار دەکەن. پڕبوونەوەی عەمبارەکانی نەوت بۆ ئەو پەڕی توانان و نقمبوونی بازاڕیش بە نەوتی رووسیا و سعودیە و هەبوونی زیاتر لە 160 ملیۆن بەرمیل لە ناو کەشتێ نەوت هەڵگرەکاندا قەبارەیەکی گەورەی خستنە ڕوویان تۆمار کردووە لە کاتێکدا خواست لە ئاستێکی زۆر نزمدایە. ئەو ناهاوسەنگەی هاوکێشەی خواست و خستنە ڕوو نرخی نەوتی ئەمریکای گەیاندە خوار 37 دۆلاری ژێر سفر. واتە نرخی نزمی نەوت لە هەفتەکانی ڕابردوودا بازرگانەکانی ئەو کاڵایی هاندا بۆ پڕکردنەوەی عەمبارەکانیان بەو نرخە نزمە. ئەوەش لە دوای ڕێکەوتنەکەی ئۆپیک پڵەس و بە هیوای بەرزبوونەوەی نرخ و قازانج. بەڵام نەوتی خۆراوای تەکساس بە شێوەیەکی دراماتیکی نرخەکەی دابەزی. هۆکاری ئەمەش بۆ داخستنی ئابووری و قەدەغەکردنی هاتوچۆ و ڕاوەستانی گەشت بە فڕۆکە ئۆتۆمبیل دەگەڕێتەوە کە کەس چاوەڕوانی ئەوەی نەکرد بوو. بۆیەوە بەرهێنەران لە بەرگرانی تێچوون و نرخی عەمبارەکان هەوڵیاندا بە هەر نرخێک بۆ خۆیان لەو نەوتە عەمبارکراوە ڕزگار بکەن. ناچار بوون بۆ هەر بەرمیلێک تا زیاتر لە 37 دۆلاریش لە ژێر سفرەوە زیان بدەنە کۆمپانیاکان بۆ ڕزگاربوونیان لەو تێچووە گەورەیە. دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش لە پرێنس کۆنفرانسەکەیدا ئاماژەی بەوەدا سوود لەو نرخدا بەزینە وەردەگرێت بۆ پڕکردنەوەی عەمبارە استراتیژیەکانی وڵاتەکەی بە ڕێژەی 75 ملیۆن بەرمیل. ئەوەشی بە نرخێکی زۆر گونجاو بۆ ئیدارەکەی ناوبرد. هەندێک لە چاودێران بڕوایان وایە نوقمکردنی بازاڕی نەوت لەلایەن سعودیەوە بەبێ ڕەزامەندی سەرۆکی ئەمریکا نەبووە. ئەویش بۆ زیانگەیاندن بە ئابووری رووسیا. تەنانەت ترامپ پێشتر ئەو نرخ دابەزینەی بە قازانجی هاوڵاتیانی ئەمریکا ناوبرد. بەڵام نزیکبوونەوەی کۆمپانیەکانی نەوتی ئەمریکا لە مایەپووزبوون و گوشاری کۆمپانیەکان ترامپیان ناچار کرد گوشار بخاتە سەر رووسیا و سعودیە بۆ کەمکردنەوەی نزیکەی 10 ملیۆن بەرمیلی ڕۆژانە. بەڵام کەمبوونەوەی خواستی نەوت لەلایەن وڵاتانی چین و ژاپۆن و کۆریاوە بۆ کەمتر لە نیوە و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و ڕاوەستانی ئابووری جیهان و سستبوونی بازرگانی نەیتوانی ناهاوسەنگی بازاڕی نەوت ڕێک بخاتەوە. بۆیە پیشەسازی نەوت لە ساڵی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکادا کاریگەری زۆری بۆ سەر هەڵمەتی هەڵبژاردنەوەی ترامپ دەبێت. ئەمە لە کاتێکدا ساڵی 2016 لە ویلایەتەکانی پنسیلڤانیا و ئۆهایۆ پرسی نرخی نەوت لە سەرخستنی ترامپدا کاریگەری گەورەی هەبوو. لێکۆڵینەوەیکی دامەزراوەی ڕیستات بۆ توێژینەوەی وزە کە تۆڕی CNN بڵاوی کردوێتەوە دەڵێت لەگەڵ دابەزینی نرخی نەوت بۆ خوار 20 دۆلار تا کۆتایی ئەم ساڵ 533 کۆمپانیای دەرهێنەری نەوت لە ئەمریکا مایەپووز دەبن. بەڵام ئەگەر نرخی نەوت دابەزێ بۆ 10 دۆلار ئەوە ئەو ژمارە دەگاتە 1100 کۆمپانیا. ئەمەش دەبێتە هۆی بەرزبوونەوەی ڕێژەی بێکاران کە داوای بیمەی بێکاری دەکەن. تەنانەت لە 4 هەفتەی ڕابردوودا ڕێژەی داواکاری یارمەتی 22 ملیۆن داخوازی تێپەڕاندووە. بە بڕوای چاودێران ئەگەر دەرویەک بۆ گەڕاندنەوەی چالاکی ئابووریەکان بۆ ئاستی جارانیان نەکرێتەوە و دۆسیەی ڤایرۆسی کۆرۆناژ نەگاتە چارەسەر، ئەستەمە هاوسەنگی خواست و خستنە ڕووی بازاڕی وزە بگەڕێتەوە دۆخی خۆی. هەندێک لە پسپۆڕانی ئابووریش بڕوایان وایە لەم کاتەدا نەک تەنیا 10 ملیۆن بەڵکو 30 ملیۆن بەرمیل بەرهەمهێنانی نەوت لە بازاڕ کەم بکرێتەوە، هاوسەنگی بۆ بازاڕ ناگەڕێتەوە.